سڵاوتان لەوێ. سەرۆکی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەسەر کارەکەی دوور خرایە و ڕاشی گەیان بۆی کێشەی تایبەتیەوە بووە. کۆمسیۆنی ژمارزن عەبدولقادری بە سەرۆکی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم دیاری کرد. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا عەلی قادر سەرۆکی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کە لە بارگای کۆمسیۆن لە شاری ئەولێ ڕێکی خستبوو گومانی خۆی لەسەر کارەکانی کۆمسیۆن نیشاندا و ڕایگەیان هەر کاتێک وادەی هەڵبژاردنەکان نزیک بێتەوە سەرۆکی کۆمسیۆن کێشەیەک دروست دەکات. سەرلەبانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێک لە قەزای دووس قورمات و تەقیەوە و باهۆیەوە پەیامنێری ئێنارتی ڕایگەیان سەعات 6 ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆمڕەشکرا و لە گەڕەکی عەسکەر لە قەزای دووس قورماتوو کە زۆربەی دانیشتوانەکەی کوردن تەقیەوە و باهۆی 11 کەس بریندار بوو. لە دوای سەردانەکەی حسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیران بۆ قەزاکە ئەوە سێمین تەقینەوەی لە دووس قورماتوو ڕوویداوە. پارلەمانتارێکی پارلەمانی کوردستان داوایەکە ڕاستی گشت پەرلەمانتارەکان دەکات بۆ کۆبوونەوە سەبارەت بەو دۆخەی ئێستا کە ماوەی 4 مانگە حکوومەت و سەرۆکاتی نوێی پارلەمان پێک نەهاتووە. چاوکو لەو کۆبوونەوەدا لە پارلەمان هەڵوێستی خۆیان ڕابگەێنن. شێرکۆت جەودەت پارلەمانتاری یەکگرتووی ئیسلامی لە پارلەمانی کوردستان بە ئێنارتی وت سبەینێ لە بینای پارلەمان کاتژمێری 11 کۆ دەبنەوە بۆی هەڵوێستی خۆیان سەبارەت بەو دۆخەی هەرێمی گرتووەتەوە دەرببڕن. سەرۆکوەزیرانی عێراق پێشنیازی کرد ئەنجومەنێکی نیشتیمانی بۆ سەرپەرشتیکردنی سامانی نەوت لە عێراق پێک بێنرێت تا ئەو کاتەی یاسای نەوت و غاز پەسەند دەکرێت. پێداگریشی لەسەر پێویستی یەکبوونی عێراق لە سامانەکانی کرد. لە پەراوێزی کۆبنەوەی لەگەڵ وەفدی هەرێمی کوردستاندا نووری مالیکی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کۆبوونەوە لەگەڵ وەفدە کوردیەکەدا بۆ لێگەشتنی نێوان هەردوو حکوومەتی ئیتیحادی وەرێم بووە کە لەسەر چ بناغەیەک بودجێ گشتی دەوڵەت دیاری بکرێت کە ئایا لەسەر بناغەی نەوتی باشوور یان نەوتی هەرێم و باشوورە پێکەوە. سەرچاوەکی ئاسایش لە پارێزگایان باراشکرای کرد هێزەکی سوپال لە پێشنیوەڕۆی ئەمڕۆ دەواازەی شاری فەلوجەیان داخستەوە هێزامنیەکانیش دەستیان کردووە بە کۆنتڕۆڵکردنی دەوروبەری شاری فەلوجە بۆ مەبەستەش هەموو جۆرە چەکێکی تیادا بەکارهێنراوە. سەرچاوکە بە مەداپرێسی ڕاگەیان پرۆسە سەربازەکان تا ئێستا بەردەوامن و لە هەوڵی پێشڕەوی زیاتر بن. ئەنجومەنی پارێزگای بەسڕە ڕایگەیاند کە ناڕەزاییان لەسەر ئەژمار نەکردنی بڕی $5 لەلایەن حکوومەتەوە لە پارەی پترۆدۆلار بۆ ئەو پارێزگانی بەرهەمێنەری نەوتن ڕوونشی کردەوە بڕی ئەو پارەیە دەگاتە زیاتر لە $360 ملیۆن لە مانگێکدا. لە لەدوانێکیدا بۆ مەداپرێس سەبا حەسەن بە زوونی ئەندامی ئەنجومەنی پارێزگای بەسڕە هەڕەشەی بارێنبوونی پارێزگای بەسڕەی کرد ئەگەر حکوومەت ئەو داواکاریانە جێبەجێ نەکات. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.